سپاس بۆ بەخێراتیدان بەخێر بێنجارێک ئمڕۆ یادی 76 هەمین ساڵەی دامەزرانی کتێبخانەی گشتی سلێمانیە زۆر بە خۆشەویستیەکی گەورەوە نیە بەڕاستی ئەم یادە بەرز ئەنرخێنین سوپاس بۆ ئەو کەسانی کە هاتوون بەشداریان کردووە لەم مناسبەتە و بەرنامەیەکی خنجی لەمان ئامادە کردووە بۆ ئەم یادە وەلو سەرباری ئەوەی کە تۆزێک بە بۆنەی ڤایرەسی کۆڕۆناوە نەمانتوانیوە کە مناسبەکە گەورەترکەین لەبەروی قەرەباڵخی دروست نەبێت و هەموو لایەک سەلامەت بێت. تاکە جۆرێکی کتێبخانەیە کە بەبێت جیاوازی هەموو سەرچاوە چاپکراوەکانی کە لەبەردەستیاتی لە ڕێگەی بەشی خواستنەوە ئەبەخشێت بە هەموو ئەو کەسانی کە داوی سەرچاوی لیەکەن. لە کتێبخانەی گشتیە کۆمەڵی هاوپێچ هەیە کە ڕەبتیان بەوانەوە یەکێ لەوانە کتێبخانەی بەشی مناڵانە، یەکێ لەوانە کتێبخانەی خەستەخانە، یەکێ لەوانە کتێبخانەی بەشی چاکسازی و گەورانە. هەستاین بەکارێکی نوێ نزیکەی 2 ساڵە بێکە و ئەزمونەمان گواستۆتەوە بۆ دەڤەرەکەمانەوە کە زانین دەڤەری خۆشناوەتی و هەروە سوورچایەتی ساڵانە بەرهەمێکی زۆری هەناری هەیە بۆیە بە باشمان زانی کام کارە بگوازینەوە بۆ ناوچەکەمان و هەروە سوود بە براجوتیارەکان و هەروە بە تەواوی دەڤەرەکە بگەینین کاتێک کە جوتیارەکە هەنارەکەی لە باغەکە مەقسەد لێ ئەکاتەوە کە دێنێت بۆ لامان ئێمە هەناریەکان ئەتوانین لە ماوەی سەعاتێکە چەند تەنێکی بۆ نمونە 5 تەن لە سەعاتێکا بکەین بە شەربەت. ساڵانە کێشەی ئەومانە بوو کە چۆن هەنارەکان بکەین بەدەنێک بۆ سرکە بۆ یعنی لە کێشەی ئەومانە بوو بەڵام لەخوا بە زیاد بێستا ئەو دەستگای کە ئێستا دانراوە لێرە ئاسانکاریەکی زۆری لۆ ئێمە کردیە کە لەوێ ڕادەین ساڵانە دێین هەنارەکان ئەکەینە شەربەت و بە شێوازێکی زۆر ئاسان دەیکەین بە سرکە. Можем бесплатно вам подкинуть. Пару лепесточков подал. Не хотите? Спасибо. Подарили нам замечательный подарок. Это возможность посадить дерево нашей семьи. Было очень здорово. Спасибо администрации ЗАГСа. Нас было 10 пар, и мы очень здорово все красиво организовали. Для нас организовали. Замечательное время провели, погуляли и посадили наш... Мы сегодня присутствовали на мероприятии по посадке дерева, фамильного дерева на ВДНХ. Это мероприятие было специально организовано для молодоженов, которые расписывались в этом году. В частности, мы расписывались на День города. И нам позвонили, нас пригласили, мы приняли это приглашение. Нам очень-очень понравилось, все было символично. Символично, да. Для нас это очень приятно, что нас пригласили, что нас выделили. И у нас было порядка 10 пар.